لەبەرە پێکەنانی حکومەت تایبەتە بە هاوکێشەیەک لە بینی ئەم دوو هێزا و ئەم دوو هێزەش تایبەتە بە کۆمەڵێک هاوکێشە لەسەر ئاستی ئیقلیمی و دەولی و ئەم چێبەرشەیە بەردەوامە بۆیە پێویستی لەوانەیە زۆر جار بە کۆمەڵێک کارکتەری دەرەچێت تاوەکو بتوانێت ئەم دوو هێزە پێک بهێنن و ئەم من لە سەرەتاوە قەناعەتم وا بوو کە ئەم هەڵبژاردن ناتوانێت گۆڕانی کاری گەورە لە خەریتی سیاسیدا دروست بکە بۆیە گۆڕانکاری بەم غیری ئەم بە هێزەکانی دەرەوەی ئەم دوو هێزە ئەستەمە چووکە نە کورسیەکانیان گەیوەتە ئەم ئاستەی و هەروەها هاوشەش نێودەوڵەتیەکانیش تا ئەم سەعاتی ڕێگرە لە بەردەم گۆڕانکاری. مامۆستاجانەوەی نوێ تەڕحێکی کرد کە گوتی بەدەر لە پارتی وەرن کاندیدێک بێنن بۆ سەرۆک وەزیران پێ دوایە ئامانجینەوەی نوێ یاخود ئەو تەڕحینەوەی نوێ بۆچی دەگەڕێت؟ خۆی جارە ئەم تەرحە هەر لە سەرەتاوە بە مردووی لەدایک بووە لەبەرەوە هەر بوو خۆی تەرحەکە ئیستیبزازی بوو ئەو لایەنەی کە داوای کردن یەکێتی و کۆمەڵ و یەکگرتو بخۆ دەزانی کۆمەڵ کشاوەتەوە بەشداری پەرلەمان ناکە بۆ خۆی و بە یەکێتی و بە لیستەکەی خۆی و یەکێتی و یەکگرتو دەکاتە 45 کورسی یعنی هەر بۆ خۆی لە سەرەتاوە بە ئیستیبزازی هەندێکی ئاوت کرد هەندێکی ناوهێنان بۆی ئیستیبزازیان بکە ئەجینا ئەمە دەواازەیەکە کە بۆ خۆی دیزانی کە ئەم زۆرینێت دروست ناکرێ بەم هێزانەی کە هەیە بە تایبەتی تۆ ئەگەر بتەوێت حکومەت پێک بهێنی و مبادرەیە بکەی لە دەرەوەی پارتی سەرۆک وەزیران دابنی پێویستت بە گفتوگۆیەکی زۆر هادیئانەیە نەک لە شاشەی تەلەڤیزیۆن و بەم ئوستوبە ئیستیبزازیە پێم وا بوو هەر شێوازەکەی کاردانەوەی لێکەوتەوە کە بەرەو پیریەوە نەچن تو تەسەوڕ ناکەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێی خۆش نەبێت لە دەرەوەی پارتی سەرۆک وەزیر دابنێ پێ دوانە بێگرتو بەڵێ هەموو پیان خۆشە بەڵام ئەو میکانیزمەی کە نەوەی نوێ هەڵی بژارد بۆ ئەو هەنگاوە میکانیزم و شێوازێکی زۆر ئیستیبزازکەر و نەکردەبوو. هۆکارەکە ڕوونا لە هەرێمی کوردستاندا سیستەمێکی پێ دەوترێت فرەحزبی کەسی یەکەمی حزبەکان لە ناو پەرلەمان نین هەمیشە دەبێ ئەندام پەرلەمانەکان بگەڕێنەوە بۆ کەسی یەکەمی خۆیان لە دەرەوەی پەرلەمان بۆ ئەوەی لێەوەی ئازوار بگرن ئەمە ژوا دەکات کە تەواوخاتی سیاسی کاتی پێویست بێ هەنی هەتا حزبە سیاسەکان دەگەنە ڕێکەوتنێک لەسەر سەرۆکی پەرلەمان لەسەر جێگرەکەی لەسەر سکرتێری پەرلەمان سەرۆکی حکوومەتی لە ئاخری کاتی پێویستە بۆیە ناتوانن کاتێکی کەمدا تشکیلی حکوومەت بکەن و ئەم تشکیلی دوا دەکەوێت. باشە نەوەی نوێ تەڕحێکی دا حیزبەکان بەدەر لە پارتیکتی هەر حیزبێک کاندیدی هەبێ ئێمە دەنگی دەدەین مەبەستینەوەی نوێ ئامانجینەوەی نوێ لەو تەڕحەت بوو. من پێم باشەوە پرسیارە لە کاتی لە سیاسەکان بکەی بۆ ئەوەی خۆیان تەفسیری سیاسی بۆ بابەتە بکەن من ناتوانم بە هیچ شێوەیەک تەفسیر بوو ئەو لە دوانی ئەوە بکەم وەکۆی لەگەڵی بم نەدژی بم زیاتر کاتی لە سیاسەکان دەتوان لەسەر بابەتە قسە بکەن.